ئێوارتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئێستا هەندێک پێشهاتی نوێ هەیە لە هەولێرەوە کە بۆ چارەسەرکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان شاندی تەکنیکی و شاندێکی باڵای هەم سیاسی و هەم ئیداری ئەنی سەردانی هەولێرەکەن بۆی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان بگەن بە ڕێکەوتن. ئەلبەتە وەکوی باس دەگرێم شاندەی کە دێ لە بەغداوە شاندێکە بە تەواوی سەلاحێتەوە ینی دەتوانێت بڕیار بدات لەسەر ڕێکەوتنەکە. ئەوەی کە تاوەکو ئێستا باز دەکرێت لەسەر مەوزوعی نەوت حکومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیاوە هەوڵی شیاوە لەگەڵ کۆمپانیەکانە چکە پێشتر دەگوترات کۆمپانیەکانی بەرهێمێنانی نەوت ڕێک ناکەون لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق هەم لەسەر ئەو بڕەپارەی کە وەکو قەرز لای حکومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە کە باس لەوە دەکرێت ملیارێ دۆلارە لەگەڵ ئەو 16 دۆلارەی کە بۆ بەرهەمێنانی یەک بەرمیل نەوت بۆیان خەرج دەکرێت. دەگوترات ئەوان داوای گرنتی دەکەن بۆی کە پێشتر پارەکان پێ بدرێ. هەروەها هەمیشە گلەی و گازەندە لە حکومەتی هەرێمی کوردستان دەکرا کە گوایە تاوەکو ئێستا یەک قەترە نەوتی ڕادستی کۆمپانیای سۆمۆ نەکردووە بۆ ئەوەی هەناردەی دەرۆی بکات. بەڵام ئەم جارە دۆخەکە وای لێ هاتووەکو خۆتان نزاننەوە نزیک دەبینەوە لە 2 مانگ حکومەتی عێراق یاخود دروستتر بڵێم سەرۆک وەزیرانی عێراق ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی ڕاگرتووە. هۆکارەکە ئەوەیە کە وەک خۆی گوتبووی حکومەتی هەرێمی کوردستان پابەت نییە بە ڕادستکردنی نەوتەوە، هەروە پابەت نییە بە ڕادستکردنی داهاتی نانەوتی. ئێستا دەگوترێت حکومەتی هەرێمی کوردستانیش نەرمی نواندووە چونکە ئەمە گەشت بۆ بنبەست، یعنی هەتاوەکو ئەم ڕێکەوتنە نەکرێ ئەوان سوورن لەسەرەوەی کە موچە نەنێرن. هەم ئەوەی کە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان نزیکەی 300,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکات مانگانە. هەروەها داهاتی خاڵە سنووریەکانیش بە ئیتر ئەو داهاتی مرکزی و لامەرکزیەی کە هەیە ئەمە لە 150 ڕادستی حکومەتی عێراق بکات، چکە باس لەوە دەکرێت چەنە حکومەتی هەرێمی کوردستان مانگانە نزیکەی 50 ملیارێکی ڕادست کردووە، بەڵام دەگوترێت ئەمە کەمە. زانیاری لە حکومەتی عێراق کە داهاتی نانەوتی زۆر لەمە زیاترە کە ئەوان داوای 150 ملیارەکە. دەگوترێت تقریبەن لەگەڵ ئەمەشدا نەرمی نواندنێک هەیە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەم داهاتە ڕادست بکات، بەڵام داوای کردووە حکومەتی هەرێمی کوردستان بە مانگانە لیژنەیەک بێت هەموو ئەو داهاتە هەڵبسەنجێنێت کە داهاتەکە مانگانە چەندە نیوەی ئەو داهاتە ڕادستی حکومەتی عێراق دەکەن. واتە تاوەکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ژمارەیەکی دیاریکراوی نەیەوە بە حکومەتی عێراق بڵێ من مانگانە ئەمەندە پارە پێدەدەم لە داهاتی نانەوتی. یعنی وەکو چۆن دەڵێ تۆپەکەی هەڵاوەتە ساحەی حکومەتی عێراقەوە گوتوێتی ئێوە دەتوانن چاودێری بکەن لیژنەتان هەبێ لە خاڵە سنووریەکان کە ئەم داهاتە چەنە نیوەی دەتوانن ببن. ئەوەی دەمێنێتەوە مەوزوعی تەوتینەکەیش تقریبەن جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتون کە بە مەوزوعی ئەم هەژماری منە جارێ بڕوات تاوەکو تەواوی فەرمانبەران ژمارە حسابیان بۆ دەکرێتەوە، دواتر لەسەرەوەش ڕێدەکەون چونکە ئەگەر ئێساش عێراق بێوێت تەوتینی فەرمانبەران بکات ناتوانێت لە ماوەی ساڵێک و چەند مانجێکدا بەڕاستی ئەمە بکات. بۆیە ئێستا هەموو هەوڵەکان هەم لای حکومەتی عێراق ئەوێ چارەسەر ببێ، هەم حکومەتی هەرێمی کوردستانیش بەڕاستی دەیەوێت ئەم کێشە لە کۆڵی خۆی بکاتەوە چۆنێ بێت کێشەی موچە چارەسەر بکات. بەڵام تاوەکو ئێستا دیار نییە ئایا کێشە چارەسەرکردنەکە بۆ چەند مانگێکە یاخود بۆ ئەم ساڵ تا کۆتایی ساڵ ئەم کێشەیە چارەسەر دەبێت، چونکە ئێمە ئەزمونێکمان هەیە لەگەڵ ئەم ڕێکەوتنانە دایم، ینی لە سەرەتای ئەم ساڵدا وەزیری دارایی خۆی ئاشکرای کرد لەگەڵ لیژنەکەی وتی لەگەڵ وەزارەتی دارایی حکومەتی عێراق ڕێکەوتوین بۆ ئەم ساڵ هیچ کێشەیەک نایەتە پێش موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام قسەکەی ئەوان
تقریبان 3 مانگێک بڕیکە مانگی چواریش ئەوەی کە ڕوونە لای هەمووتان تقریبان 20 ڕۆژێک موچە دواکە و دواتر نردیان بەڵام لە مانگی پێنجە تاوەکو ئێستا ئەوە تا موچەکە وەستاوە لەلایەن حکومەتی عێراق و تاوەکو ئێستا ڕەوانەی هەرێمی کوردستانیان نەکردو بۆی دابەشیکەن چاوەڕێی ئەم ڕێکەوتنە. من بۆ گفتوگۆی زیاتر لەسەرم تەوەرە میوانداری هەرێکە لە بەڕێزان دارەسێکانیانی ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە قەزای خوورماڵەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم دەبێت کاکدارە زۆر بەخێربێ هەروەها لەگەڵ زۆر بەڕێز کەریم عەلی سەرۆکی پێشووی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کەویش بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵم دەبێت جەنابیشتان زۆ بەخێر بێن کاک کەریم. کاک دارە سەرتا دێمە لای جەنابەت گوێبیستی پێشەکیەکەی من بوو ینی ئەمەی کە هەیە ئەمە تەنها زانیارین تاوەکو ئێستا ئەمەوێت جەنابیشت ینی بزانم چیت بیستووە ئایا تۆش ئومێدێکت هەیە ئەم جارە ینی زۆر پێداگیری لەوە ئەکرێ کە بەڕاستی ئەم جارە بگەن بە ڕێکەوتن ڕەنگە حکوومەت هەرێمی کوردستانی جۆرێک لە جۆرەکان مەیلی ڕێکەوتنی هەبێ بە بۆچوونی جەنابەت کۆتایی دێت ینی کێشەی موچە یا ڕەنگە ئەمەی شەرۆکە و دەرزی بەنجەوا بێ بۆ 1-2 مانگ و دواتر وەکو خۆی لێبێتەوە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بینەرە بەڕێزەکان و بە خێراتنی برای بەڕێزم کاک عەلی ئەەکەم. دیارە ئەم بابەتە بەداخەوە لە نێوان هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵە ساڵانێکی زۆرە قەیران و گرفت و کێشە و ئاریشەی زۆر هەیە و لەو نێوەندەشە ئەوەی باجی داوە فەرمانبەرانی هەرێمی کوردستانن لە ڕابردووە بەردەوام وەفدەکان و کۆبوون و دانیشتنیان کردووە و چەندین جار ڕێکەوتنیان کردو بەڵێ نیشانداوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە بەردەمی مایکەکان و لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەکان و لێدوانەکان بەڵام وەگەڵێن گرفتەکە لەوەدایە کە پابەند نەبوون پێوەی و نەیانتوانیوە تەجاوازی ناکۆکەکانی نێوانیان بکەن. ئێمە هەمومان ئەزانین ئەم بارودۆخە کە بە ئێستا گەیشتووە بەهۆی پابەند نەبوونی هەردوو لابووە بە بڕیاری دادگای فیدراڵی و یاسای بودجە و هەروەها ئەو ڕێکەوتنی کە لە نێوان هەردوو لادا هەبووە. ئێستا بارودۆخەکە بەرەو هەڵکشانێکی ئالۆستر ڕۆیشتووە و هەرێمی کوردستان بخۆمان نازانین ماوەیەکی زۆرە نزیکەی 2 مانگە فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچیان وەرنەگرتووە و دوای ئەوەی وەزارەتی دارایی عێراق نووسراوێکی دەرکرد ڕوونکردنەوەی خۆی دا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندی دارەکان و هەروەها ئەتوانین بڵێن سوودانیش ئاماژەی بەو گرفتانە کرد و دوایەمین دانیشتنیش کە لە عێراقا کرا کە بریتی بوو لە 4 سەرۆکاتیەکە کە چارەسەرەکە هەر لەوەیە خۆی بینیەوە ئەو چارەسەرە بوو کە ئێمە لە کۆنگرە ڕۆژنامەگەریەکە ئاماژەمان پێداوە ڕوونمان کردەوە کە ئاڵێن ئەبێ بڕیاری دادگای فیدراڵی و هەروەها یاسای بودجە و لە چوارچێوەی دەستور و لەسەر بنەمای یاسایی ئەم گرفتە چارەسەر بێ کە ئەویش خۆی لە 3 خاڵای بینێتەوە بریتێ لەوەی کە هەرێمی کوردستان ئامادە بێت لە 150 داهاتی نانەوتی پێشکەش بە یان ڕادستی حکوومەتی عێراق بکە و هەروەها نەود لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە بفرۆشتێ کۆتایی بە و شێوازەی کە لە هەرێمی کوردستانە پیاداکرێت کە بریتێ لە بە قاچاق فرۆشتنی نەوت و خاڵی سێمیشیان پرۆسەی تەوتینکردنی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە ئەمە ئێستا خۆشبەختانە باز لەوە ئەکرێت کە جۆرێک لە نێک نزیک بوونەوە هەیە بە دڵنیاییەوە بەدەر لەمە هەر ڕێکەوتنێک بکرێ ڕێکەوتنێکی کاتی ئەبێ و لەگەڵ کەسی دیاریکرا و لایەنی دیاریکراوە پێم وایە لە ڕابردووە ئەمانە زۆر تاقیکراونەوانە سەرکەوتوو نەبوون و دوجار گرفتەکان سەریان هەڵەدایەوە بەڵام ئەوەی کە لە هەمویان مهمترە ئایا هەرێمی کوردستان و کۆمپانیان نەوتیەکان لە هەرێمی کوردستان ئیرادەی ئەوەیان هەیە کە کۆتایی بەم کێشەیە بێنن و ئامادە بن هەم یاسای بودجە هەم بڕیاری دادگای فیدراڵی وەکو خۆی جێبەجێ بکەن بۆ ئەوەی لای کەمی حکوومەتی عێراقی فیدراڵی جۆرە لە جۆرەکان بیانوو نەگرێ یان بەهانەی لە بەردەستانە بێ بۆ ئەوەی دەست بەسەر قوت و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بگیرێت چونکە گرفتەکە لێرەیە کە ئەم بەشەی بەڕاستی جێگای تێڕامان و لەسەر وەستانە ئەوەیە کە دوو حکوومەت پابەند نین دوو حکوومەت ناکۆکن دوو حکوومەت خۆیان یاسا جێبەجێ ناکەن بەڵام ئەوەی سزا ئەدرێ فەرمانبەر و موچەخۆر و خانەنشینی هەرێمی کوردستانە کە ئەمە
بەڕاستی وێنەی نییە لە دنیادا ئەمە پێچەوانەی هەموو بنەمایەکی ئیداریە، پێچەوانەی دەستورە، پێچەوانەی یاسایە، پێچەوانەی هەموو مافێکی کارکردن و فەرمانبەر و حکوومەتە لە ناو ئیدارەی دەوڵەت لە عێراقا کە ئێستا بەداخەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان باجەکەیەدەن. مامۆستا زۆر قسەمان بەڕاستی لەسەرەوە کردەوە، ینی قسەکانی جەنابەت زۆر ڕاستە لەوەی کە ئێستا ئەوەی کە بووەتە قوربانی تەنها موچەخۆرە، ینی سەرانی دەسەڵات نین، بەڵام قسەکە لێرە ئەوەیە من لە پێشەکەکەی شاوکو ئەگەرێ باسم کرد ئەم ڕێکەوتنانی پێ ئێمە ئەزمموی زۆرمان لەگەڵ ڕێکەوتنایە بەڕاستی چەند مانگێک بڕی کردووە. خۆشت باشە زانی ئەمە لە بەردەم هەڵبژاردنیەکان لە عێراق بەو فەوزایەوە بەو ململانێ سیاسیەوە کە گوزەرێت تێیدا ئەچینە ناو بانگەشەی هەڵبژاردن. ئایا ئەم ڕێکەوتنە بەڕاستی ڕێکەوتنیە کە بێت تا کۆتایی ساڵ بڕ بکات یا بۆ چەند مانگێکە و دوایی ئیدی ئەبێ جارێکی کە یەخەی کەسێ بگرینەوە کە دەسەڵات بەدەسە لە بەغدا بڵێن بۆ موچەکانمان نادەنێ؟ لە عێراق قۆناغی لەمە سەختتر تێپەڕاوە و بۆ نمونە ڕۆژگارەکانی شەڕی داعش، ڕۆژگارەکانی پەتای کۆرۆنا کە نرخی نەوت هاتە خوار سفرەوە، بەڵام دەستیان بۆ موچەی فەرمانبەرانی عێراق نەبرد. ئەوەی گرفتەکەی لێرەیە بۆ لە هەرێمی کوردستانە کاتێک ئەم دوولایەنە ناکۆکن یەکسەر هەر گرفتێکیانە بێت دەست بۆ قوتی خەڵکو و موچەی خەڵکو و بژێوی خەڵکە بن. بۆیە من ئەڵێم پێویستە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵ ڕێکەوتنەکانیان لە چوارچێوەی دەستورا بێ لەسەر بنەمای یاسایی بێ، ڕێکەوتن نەبێ لەگەڵ شخصێکی دیاریکرا و وەفدێکی دیاریکراوە. هەرێمی کوردستان ئیعلانی کە داهاتی خۆی بە شەفافی چەنە، بەڕوونی چەندە، ئەوان لە یاسای بجا ئەڵێ لە 150 داهاتی ناوخۆ. ئیتر ئەمە نەکەوێت من بڵێ من مانگی 50 دەم و ئەو بڵێ مانگی 150 من پێم وایە ئەمە گرفت دروستەکە. ئەبێ هەرێمی کوردستان شەفافانە داهاتی خۆی بە عێراق بڵێەوە، هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بزانن. بۆ نمونە ئەمە نەیە داهاتەکەی 300 ملیارە 350 200 ملیارە لەمە لە 150 ڕادستی حکوومەتی عێراقی فیدراڵ بکات. لەولاوە نەوت بەم شێوازەی ئێستا نەفرۆشرێ بە شێوازێکی قاچاقی و با تاڵام فرۆشتن نەکرێ و بە $1 بفرۆشتێ و هەروەها کۆمپانیەکان لە هەرێمی کوردستانە گرفت و کێشە و قەیران دروست نەکەن. ئەو کاتە کە ئەمە چووە سەرسکەی خۆی و پابەندی ڕێکارە یاساییەکان بوو، هاوتەری بوو لەگەڵ یاسای بودجەی گشتی عێراق، هاوتەری بوو لەگەڵ قانونی ئیدارەی مالیە، بەغا ئەو کاتە ناتوانێت گرفت دروستکاوە. ئەگەر دروستیشی کرد دەنگی ئێمە وەکو نوێنەرانی کورد، حکوومەتی هەرێمی کوردستان، لاەنە پەیوەندیدارەکان لە بەغا دلێرە بێ، لە ناوەندی نێودەوڵەتیا دلێرە بێ، لەبەر دەمی قونسوڵی وڵاتان و نەتەوە یەکگرتوەکان و پەرلەمان و لاەنە پەیوەندیدارەکان ئێمە ئەڵێنەوە هەرێمی کوردستان تەواوی ڕێکارەکانی خۆی جێبەجێ کردووە پابند بۆ ئەوە عێراق تۆی بەڕاستی سیاسەتی برسی ڕاستەکەی مامۆستا من پرسیارەکەیە من ئەمەی بۆچوونی جەنابەت بزانم ئەم شاندە ڕێک بۆ ئەمە دێ کە ڕێکەوتن بکەن. من ئەمێ بزانم ینی جەنابەت زانیاری ئایا ڕێکەوتن دەکەن ئەم کێشە چارەسەر دەبێ؟ چونکە ئێساش بەڕاستی من وتم حکوومەت دەیەوێت لەم کێشەیە خۆی دەرباز کە نەرمین واندووە. ئەم کێشەیە حکوومەت خۆی دروستی کردووە سەرەتا. ئەمە یەک هەربێ خۆشی چارەسەریگا کە دێن کاک سامان ئەمانە لە ڕووی تەکنیکی و هونەری و کارجێڕی و بەدڵنیاییەوە لە ڕووی کارجێڕی هونەری و ئەوانەوە گفتوگۆ ئەکەن و قسەکەن. دوجار بڕیاری یەکلاکەرەوە لای لاەنە پەیوەندیدارەکانە لە حکوومەتی عێراقی فیدراڵ، لە حکوومەتی هەرێمی کوردستان. نابەس من لێرە پرسیارمێ ئەڵە جگەل لەم وەفدەی یانیان شاندە تەکنیکیە ئەڵە شاندێکی سیاسیش هەیە کە هەیەت ئەلە ساسە بێ ئەم ئێوارە بگات کە ئەمانە بڕیار بەدەستن ینی دەتوانن ڕێکەوتنەکە بکەن. ئەمە گرنگە ئایا ئەو شاندە کە دائنیشەیان ئەو شاندە سیاسی کە ئەمڕۆ دێ بۆ هەرێم یا بەیانی دێ هەر کاتێک دێ ئایا بڕیاری یەکلاکەرەوە لای هەردوو لایەنەیە؟ چونکە لە ڕابردووە ئەم شاندانە کە کۆ بوونەوانەیە بڕیاری یەکلاکەرەوەیان لا نەبوو، هی هەرێمە بوو بگەڕاتەوە بۆ هەرێم بزانێ هەرێم ئەڵێکی هی بەغا بە هەمان شێوە. هیوادارم ئەم هەڵەی ڕابردوو تەجاواز کرابێ، چارەسەر کرابێ بەدڵنیاییەوە ئەگەر ئیرادەیەکە بێت لە نێوان هەردوو لاوە. بەغا ئێستا بە ئاشکرا ئەمەی وتووە هەر چوار سەرۆکایەتەکە لە هەرێمی لە عێراقا کۆبوونەتەوانێ
ئەم پەیامیان داوە بە هەرێمی کوردستان وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی خۆی داوە دیوانی چاودێری دارایی ڕوونکردنەوەی داوە سوودانی پەیامی خۆی گەیاندووە ئێستا ئایا هەرێمی کوردستان هەر وەکو جاران گرفت دروستەکە بۆ هەناردەکردنینەوەت بۆ ڕادستکردنی داهات بۆ تەوتینی موچەی فەرمانبەران یان بەفعلی ئەوێ ئەم کێشەیە کە 10 ساڵە بەدەستیەوە دەستەوستان بۆ ناتوانێت چارەسەری بکە ئیرادەیەک هەیە ئەوێ چارەسەری بکە یان نا زۆر باشە گەڕێم وڵات ئەچمە لای کاکەریم لای جەنابەت ینی بۆ پێی کە تۆ شازایکی باشت لە مۆزوعی نەوت و سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە بووی لە پارێزگای سلێمانی و سەریش دەرەکەی لە مۆزوعی داهاتی ناوخۆ و ئەمانەیان ئەمە پرسیارەکەم بۆ جەنابەتەوە بێ ئایا ئەم جارە ئێمە بەڕاستی دەتوانین کێشەی موچە لەگەڵ بەغدا چارەسەرکەین ینی وەکو من گوتم گوایە وتویانە با لیژنەی خۆتان هەبێ هەمومان جێ بۆ کۆکردنەوەی داهاتەکان چەندێ بۆ ئێمە نیوەکەی ئەین لە ئامادەیشن نزیکەی 300,000 بەرمیل نەوت ڕادەست بکەن بە بۆچوونی جەنابەت ینی ئەم جارە ئەگەری ڕێکەوتن باشترە بەراورد بە ڕابردوو سڵاو لە بەڕێستان و سڵاو لە کاکەدارە و تەواوی بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان ئێمە ئەگەر سەیری ئیدارەدانی دەسەڵات لە هەرێمی کوردستانە بکەین و لەگەڵ ئەو بەرکەوتنانەی لەگەڵ حکوومەتی عێراقیا بوویەتی لەگەڵ تەواوی سەرۆکوەزیرەکانی عێراقا لە دوای ساڵی 2005 ئێمە ئەم بابەتانە بووە لە دواتر لە دوای ساڵی 2014ەوە کە سیاسەتی بەناوسەر بە خۆفرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان پیادە کرا ئەم بابەتە ئەم گرفتانە زیاتر قوڵ بووەوە هیچ سەرۆکوەزیرانێکی عێراق نەبووە لەگەڵ هەرێمی کوردستان ئەم گرفتانە زەق نەبێتەوە و هەرێمی کوردستان ڕێک بێ لەگەڵیا چونکە ئەمەی لە هەرێمی کوردستانە ئاگوزەرێ یعنی هیچ جۆرە پێناسەیەکی بۆ ناکرێت کاکە سامان ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە نەو دەرەهێنین و داهاتەکەی دیار نییە داهاتی ناوخۆ یعنی لە چاو ساڵی 2020 و 21 ڕێژەیەکی زۆر کەمی کردووە پێشووتر ئێمە 300 میلیۆن دلار مەقتوعە پێش مانگی سێ 2023 ئەدرا بە حکوومەتی هەرێم و ئەیکرد نزیکەی 400 بۆ 450 میلیارد دینار لەگەڵ 500 میلیارد دیناری ناوخۆ هەم موچەی پێدا بەشەکراوە هەروەها هەندێک پرۆژەیش ئەکرا ئێستا داهاتی ناوخۆوای لێ هاتووە کە ئەوە 2 مانگە موچەیش نەدراوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی ڕابردووە بازەوە کراوە کە 160 میلیارد دینار بێت ئەجا با من کاک کەریم تۆ شارەزایی باشە لە مۆزۆی داهاتی ناوخۆیە من با پرسیار لە جەنابەت کەم ئایا بەڕاستی ئێمە داهاتی ناوخۆمان چەنە ئەو قسەی سوودانی دروستە کاڵێ دەبێت 150 میلیارم پێ بن ینی بەو پێ ئێمە بێت 300 میلیارد دینار داهاتی ناوخۆمانە بێ لە کاتێکە ئێمە 2 مانگ داهاتی ناوخۆمان کۆ کردووەتەوە موچە نەدراوە ئەڵێ قاسەکەی وەزارەتی دارایی 160 میلیاری تیا بووە لە سلێمانی لە 150 داهات کەمی کردووە ئەمە ڕاستن بەڕاستی بەڵێ ئەو داهاتەی کە نەخێر ئەو ڕقەمانەی کە وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان ڕایەگەێنن تەنها خۆیانش قەنەعەتیان بەو ژمارانە نییە داهاتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە هەر ژمارەکانی خۆیان من ئەوەی کە ئەو ڕقەمێکە باسیەکەم پێشمانی سێ 2023 حکوومەت لەگەڵ ئەو 300 میلیۆن دلارەی ناوت لەگەڵ 500 میلیاری داهاتی ناوخۆ تەکمیلەی موچە و بەشێک لە پرۆژەیشی پێکرد ئێستا و داهاتە چی لات چی کارەساتێ ڕوبەڕۆی هەرێمی کوردستان بواتە داهاتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ سەروی 500 میلیارە بە هەموو شێوازێک ئەگەر بێت و چاکسازی تیا بکرێت زۆر لەوە زیاترە و داهاتی نەوت بەڕاستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەفتەی ڕابردوو خۆی ئاماژەی پێدا لە مانگی سێ ساڵی 2023 تاکو ئێستا ئێمە نزیکەی 25 میلیارد دلار زەرەرمان کردووە لە ڕاست ئەلەم 2 ساڵە 25 میلیارد دینار زەرەرمان کردووە ئەی لە ساڵی 2014 بۆ ساڵی 2023 یعنی بۆ پەنجا موچە خۆران نەدراو ئەی بۆ ئەو کات یعنی نەتوانرات موچەی هاوڵاتیان بدرێ بۆ پێشووتر هاواریان نەکردیان نەوت ناتوانرێ ئەوە بکە ینی ئەگەر مانگێک ملیارێک دلار یاخود 900 میلیۆن دلار داهاتی نەوتمان هەیە بۆ پێشووتر ناتوانرا ئیدارە بدرێ بۆیە ئەم ژمارانەی کە حکوومەت یاریمی کوردستانێڵێ ئەم بیانوانی کە حکوومەت یاریمی کوردستانێ گرێتە بەر بە دڵنیایەوە هەر ڕێکەوتنێکیش بکرێت چەند مانگێگە خایەنێ چونکە بەرژەوەندی شەخص و کۆمپانیا وای کردووە لە هەرێمی کوردستانە هیچ حسابێک بۆ بەرژەوەندی وڵاتیان نەکرێ ئەگەر حکوومەت یاریمی کوردستان
ئەگەر حکوومەت یاریێمی کوردستان بە دوای چارەسەرا بگەڕێت دەستوری عێراقی باشترین چارەسەرە مادەی 111 بدانی ناوە بۆی کە نەوت و غاز تەواوی مڵکی تەواوی هاوڵاتیانی عێراق لە تەواوی هەرێم و پارێزگاکان مادەکانی دیکە لە دەستوری عێراقیە چەترە بۆ هەموو هاوڵاتیانی عێراق بەگشتی و بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام بەداخەوە نەوت و غاز لە هەرێمی کوردستانە مڵکی شەخصە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش باجی بە تاڵانبردنی نەوتی هەرێمی کوردستانیان داوە حکوومەتی عێراقی ڕازگۆ نەبووە لە ئیدارەدانی ئەو سیاسەتەی کە بە یەک چاوسەیری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیش بکات چونکە گروپێک دەستیان گرتووە بەسەر نەوت و داهاتی هەرێمی کوردستانە هیچ گوشارێک لەوان ناکرێ و بگرە گوشار لە هاوڵاتیانەکرێ و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نانێرێ موچەی پێشمەرگە و خانەنشین و مامۆسا و فەرمانبەران نانێرێ واتە حکوومەتی عێراقیش ڕاستگۆ نەبووە لە گرتنەبەری ڕێکارەکانە چونکە ئەو نەوتەی کە ئێستا دەرەهێنرێ و بە قاچاقە فرۆشرێ لە سنوورەکانی عێراق خۆڕواکە هێزی پاسەوانی سنووری عێراقی لێ و گومرگ سەر بە عێراقە و هەروەها بەناو خاکی وڵاتانی دراوسێ عێراقا ڕواکە باڵۆزخانە و نوێرەنایەتیان لە عێراقا هەیە و حکوومەتی عێراقی ئاگداری فرۆشتنەکانیانە بۆیە نەیتوانیە یعنی هەنگاوی نەنا بۆ ڕێگریکردن لەو بابەتە باشەمە تۆ خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەمە کاتێر وێ لەمە ناگرێ خۆی زانێت چەندێ نەوتە فرۆشێ چۆن نەوتە ڕوا بەڵام لەم لایە دەست بۆ موچەیە بە یانی خوێندنەوەی تۆ بۆ ئەمە چییە؟ بەداخەوە تا ئێستا نەتوانراوە گوشارێکی مەدەنی چی لەلایەن حزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی چ لەلایەن هاوڵاتیانەوە دروست بکرێ چی لەسەر بەرپرسانی حکوومەتی هەرێم و یاخود لەسەر ئاستی عێراقیش بۆ ئەوەی هاوڵاتیان باجی ئەمە نەدەن بەداخەوە تا ئێستا نەتوانراوە بکرد بەداخەوە نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراقیش کە کاگەدارا گوێی لێمە نەیانتوانیە وانەی دەرەوە یەکێتی و پارتی جابنەوە لە نوێنەرانی یەکێتی و پارتی و ئەو گوشارە بکەن بۆ هاوڵاتیانی ئێمە باجی دوو بنەماڵە یاخود کۆمەڵێک دەسەڵاتدار بدا کە نەوت و سامانی ئەم وڵاتە بەتاڵانە بن هەتاکو ئەو گوشارە مەدەنیانە دروست نەکرێت تا ئەو گوشارانە دروست نەکرێت ئێستا باشترین کاتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر جۆرە گوشارێک بکەن لەسەر حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆی ڕێکەون لەگەڵ حکوومەتی عێراقیە نەوت لە ڕێگەی سۆمەوە بنێرێ و بفرۆشرێت لە بازاڕەکانی جیهانیا داهاتەکەی و کاتە ڕوو نەبێ حکوومەتی عێراقیە و کاتە ناچارە بێ موچە بنێرێ بۆ وڵاتیان ناچارە بێ موچەی پرۆژەکان بنێرێ ناچارە بێ موچەی پەرەپێدانی پارێزگاکان بنێرێ و هەروەها ناچارە بێن نەوت و جۆرەکانی بەروبمی سوتەمەنی وەکو بنزین و گازوایل و هەروەها جۆرەکانی سوتەمەنی بە نرخی پاڵپشتیکرا و هاوشێوەی حکوومەتی عێراقی بدرێ بە هاوڵاتیان و هەروەها ناچارە بێ حکوومەتی عێراقی داهاتی پترۆدۆلار بنێرێ بۆ ناوچانەی کە نەوتی لێ دەرەهێنەرێ پێویستە هاوڵاتیان و حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەم گوشارە بکەن بۆی ئەم ڕێککەوتن لەم کاتا بکرێت یەکێتی و پارتی و دەسەڵاتدارانیان مەیلی ڕێککەوتنیان نییە کاکە سامان پێش وەستانی ڕاگررتنی نەوت لە هەرێمی کوردستان 57% داهاتی نەوت بۆ ئەم کۆمپانیانە ئەڕۆیشت کە نزیکن لە دەسەڵاتدارانەوە کە ئێستا بوونەتە بربەست لە بەردەم فرۆشتنی نەوت لە ڕێگای سۆمەوە ئێستا ئەمان 43% داهات ئاهاتەوە بۆ ناوبوجەی گشتی ئێستا بە $16 بۆ بەرمیلێک بە هیچ شێوازێک ڕێک ناکەون ئێمە نەوتمان فرۆشتۆ و داهاتی دیار نیە و قەرزاری کۆمپانیاین یعنی تۆ سەیریکە ئێستا خەمی بەرپرسانی حکوومەتی هەرێم و دەسەڵاتداران بۆتە ئەو خەمەی کە کۆمپانیەکانی بواری نەوت و ئەپیکۆر چۆن داهاتەکانیان یان چۆن ئەو دەستکەوتەی دەستیانەکەوێت چۆن بە شێوەی نەختینەی بگاتە دەستیان و هەروەها چۆن قەرزەکانیان بگاتۆ دەستیان خەمی هاوڵاتیانیان نییە کە 50 ڕۆژە موچەی وەرنەگرتیا و زیاد لە 50 موچەی لە ساڵی 2014 فەوتاوە و نەیتوانێ خۆشگوزەرانی دروستکە کاکە سامان کە باز لە داهاتی ناوخۆی شەکەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەمساڵ بە چەند بڕێک بە 4 بڕ داهاتی ناوخۆی داوە بە حکوومەتی عێراقی کە ناگا بە 200 ملیارد دینار لە کاتێکا حکوومەتی عێراقی لە ساڵی ڕابردووە تەنها بۆ مانگی 12 250 ملیارد دینار پارەی نەختینەی ناردێت لەگەڵ 9 مانگی 80 ملیاری حکوومەتی عێراقیە کە ئەوایە بدرایەتە موچەی مانگی 12 وڵاتیانی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیدا 250 ملیارد دینارە بە نەختی درا بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچەی مانگی 12
تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان 1 دینار لە داهاتی ناوخۆی نەگەڕانێتەوە بۆ حکوومەتی عێراقی 200 میلیارد دیناری گەڕانێتەوە هێشتان 50 میلیارد دینار لەو پارەی کە حکوومەتی عێراقی بۆ مانگی 12 ناردوێتی لە لای دەسەڵاتدارانی هەرێم ماوە و ئەو 200 میلیارد تەنها ئەگەڕێم وڵات کاکەریم ئەگەڕێم وڵات دەسەڵاتدارانە من کۆی قسەکانەمە بڵێن ڕازگۆ نین لە چارەسەرکردنی بابەتەکانە ئەگەر گوشار دروست نەکرێت لە سەریان زۆر باش ئەگەڕێم وڵات کاکدارە بەڕاستی ئەوەی کە کاکەریم باسی کردیانی ئەمە هەمانە هەمووی داتای خۆیانن هەر قسەکەی زۆر ڕاستە جەنابی کاک مەسرور وتی ئێمە 25 میلیارد دلار زەرەرمان کردو لەو ماوەی کە نەوت ڕاگیراوە ینی پارەیەکی زۆر زۆرە ئەمجا تەنانەت وتی گوشارەکان ینی ئەلەساس گوشارەکان یارە کاریگەریان لەسەر داهاتی ناوخۆشە بووە کۆی قسەکان ئەمەیە ینی بۆچی ئێمە ئەم هەموو پارە ئەم هەموو داهاتەمان کە هەبووە نەمانتوانێت موچە بین ڕەنگە ئەوان نیانەوێ بۆ نمونە خۆیان بخەنە ژێر باری موچە لەبەرەوەی کە موچە بەسراوەتەوە بە حکوومەتی عێراقەوە دەبێت لەگەڵ حکوومەتی عێراقا بگەنە ڕێکەوتن ئەو کاتە کێشەی موچەکە چارەسەر بێ بەم پێدانی نەوت و داهاتی ناوخۆیە دەتوانرێت بەڕاستی ئەم جارە کێشەکە یەکلای ببێتەوە یعنی هیچ نەبێ بۆ ئەم ساڵ ئەو داتانەی کە ڕاگەیەندرێ بۆ ناڵێ لەو ماوەیە کە نەوت لە هەرێمی کوردستان با بڵێن بە فەرمی نەفرۆشراوە ئەو زیانە گەورەیەمان کردووە ئەم پرسیارە جددیە دروستە بێ ئایا بۆ چەند ساڵە لە هەرێمی کوردستانە نەوت ئەفرۆشرێ بەڵام خەڵکی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەو قەیرانانە بۆتەوە کەواتە ئەمە پێمانەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستانن نانەوێت کێشەی خەڵک چارەسەرکەن و ئەیانەوێ لە پێناوی بەرژەوەندی خۆیانە لە پێناوی پاراستنی بەرژەوەندی کۆمپانیەکان و کەسە دیاریکراوەکانی خۆیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەنە قوربانی کەواتە ئەگەر ئەم عقلێتە بەردەوام بێ ئەم کێشەیە چارەسەر نابێ بەڵام ئەگەر کۆتایی بەم حاڵەتە بێنێەوە بڕیار بدەن پابند ببن بە بڕیاری دادگای فیدراڵی بە یاسای بودجاوە لەگەڵ حکوومەتی عێراقا ئەم نەوتە بە ڕێگایەکی یاسایی بفرۆشێەوە تاڵام فرۆش نەکرێ ئەو کاتە داهاتی عێراق زیادەکەوە حکوومەتی عێراقی فیدراڵیش ئەبێ پابند بێ بەوەی کە شایستە داراییەکانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هەروەها شایستەی دارایی هەرێمی کوردستان تەنها بریتی نیە لە موچەی فەرمانبەران بەڵکو بریتیە لە بودجە کە بودجەی هەرێمی کوردستان نزیکەی 21 تریلیۆن دینارە لە پشکی عێراقا لە پشکی هەرێم لە بودجەی عێراقا بەڵام بەداخەوە بۆی ئەم سیاسەتە هەڵی کە لە هەرێمی کوردستانە پەیڕەوکراوە هەرێمی کوردستان ئەم زیانە گەورەی لە ڕووی ئابووریەوە پێگەیشتووە هەم لە ڕووی فەرمانبەران هەم لە ڕووی کەرتی بوژانەوە و پەرەپێدانی پارێزگاکان کەواتە باشترین چارەسەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە واز لەم سیاسەتە هەڵەیە بێنێ نەوت بە قاچاق نەفرۆشرێ و یاسای بودجە و بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکە کە ئەمە ڕێگا ڕاستەکەیە دارا ئێستا بۆ نمونە کاکەریم ینی قسێکی جوانی کرد یانێ و گلەیش لە ئێوە کرێ بەڕاستی کە لە بەغدا دەبێ بەڕاستی ڕوبەڕووی ئەم بابەتە ببنەوە یعنی حکوومەتی عێراقی سوور دەزانێ وەکو خۆی دەڵێ بۆ نمونە پاسەوانی سنوور لە حکوومەتی عێراقە زۆر جا دەگوترێت دەواازە سنووریەکان ئەلیکترۆنین بەسراوەتەوە بە مەرکەزەوە کاکە وڵاتی ئێران کە نەوتەکەی لێوە دەفرۆشێ ئەوەندەی دۆستی بەغدایە ڕەنگە دۆستی هەرێم نەبێ بەخوا لە ئۆپیکە زانێ بۆ نمونە چەند هزار بەرمیل نەوت لەلایەن هەرێمی کوردستانەوە فرۆشاوە چکۆمە قسەی سوودانیا وتوێتی ئێمە لە ئۆپیک یعنی ڕخنەمان لێ گیراوە بۆ نمونەم نەوتە قاچاقە کاریگەری لەسەر نەوتی عێراقا بووە بەخوا داتاکە ڕێک ئاوا توانێت لە بەردەست یاتی کە چەندێ نەوت فرۆشراوە و ئەمانەی فرۆشن بۆ قسە ناکە بۆ سکاڵا لەمان ناکە بۆ یەخی ئەمان ناگرێت ئەیە بۆیە موچەی خەڵکی هەرێمی کوردستانە بڕێ ئەو بابەتە ئەوەی پەیوەندی بە نوێنەرانی کوردەوەیە لە بەغاوە من بەشەکەی خۆمانەوە لە بەشی خەڵکی تر من بە پرسیار نیم ئێمە بەڕاستی هەر کاتێک گواژوو کۆکرابێتوانێت بۆ ئەم بابەتە کردومانە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆری داوتی بەزی هەمواری یاسای بودجە بکەنەوانە نرخی دەرهێنانی بەرمی لێ نەوت لە هەرێمی کوردستان لە 6 دلار بکەم بە 16 بۆی نەوت بڕاتەوە هەوڵێکی زۆر درا ئەمە چارەسەر کرا و یاسای بودجە تێپەڕێنرا لە ئەنجومەنی نوێنەران
ئێمە لە دادگای فیدراڵی سکاڵامان کرد و سکاڵاکە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان یەکلابەوە کە پێم وایە لە ساڵی ڕابردووە ئەگەر ئەو بڕیارەی دادگای فیدراڵی نەبووە من دڵنیاتانەکەمەوە موچەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی زۆر قورس دەبەوانە ساڵی 2024 وەلەو لاوە چەندین جار وەزیری دارایی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بانگێشتی پەرلەمان کراوە ئەم بابەتیان بە ئاشکرا پێوتراوە بەڵام ئەبێ ئەوەش بزانین هەرێمی کوردستان بەپێی دەستوری هەمیشەیی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵە دەسەڵات و سەلاحەتی هەیە لەگەڵ ئەوەیە کەم تەرخەم بووە بیلفعل مژ لەو بەشەیە زۆر لەگەڵ کاک عەلیام کە حکوومەتی عێراقی فیدراڵ ئەیتوانی لە ڕێی پەیوەندیەکانی لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتانی ترەوە ڕێگری لە قاچاغبردنی نەوتی هەرێمی کوردستان بکات بەڵام هەمومان ئەزانین هاوچەشەی عێراق و پەیوەندی لایەنەکان و لە داهاتووشا بۆ هاوپەیمانێتی و پێهێنانی حکوومەت بەڕاستی ئەم پەیوەندیانە پێم وایە جاری وایە و پێویستیان بە یەکتری و ئاکاکە بەداخەوە گەل بێتە قوربانی ئەم پەیوەندیانە آخر ئەمە لە دووش زیاتر تێناپەڕێ کاک دارە یاوە تا لەبەر خاتری وڵاتی ئێرانە کۆماری ئیسلامی ئێرانە کە نەوتەکە لێو بڕاوش سوودێکی لێ وەرگێ یاوە تا دەبێ ئەم بەرپرسانەی عێراقش لەگە بەرپرسانی هەرێمی کوردستانە شەریک بن لە فرۆشتنەکەی ئەنا خۆ لەبەر چاوی کاڵی بۆ نمونە بەرپرسانی حیزبی نییە تەنها لە پێناوی پاراست تەنها لە پێناوی پاراستنی بەرژەوەندی لایەنە دەسەڵاتداگەیان و کۆمپانیەکانی سەر بەدەسەڵاتە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراونەتە قوربانی بەداخەوە ئەی بە بۆچوونی جەنابەت لەم دۆخەی ئێستایە ئەو کەشە ڕەخساوە بۆ ڕێکەوتن یا ئەزای مەبەستەکەم بۆی دەقیقتر بگا بە جەنابەت یعنی لە دوای وەستانی شەڕی ئێران و ئیسرائیل چکە لێرە بەڕاستی زۆر خۆ ئامادەکردنیەکە بوو بۆ ئەوەی کە ئەم شەڕە دۆخەکە تەواو تێکەات و ڕەنگە باڵانسی هەرێم بەرزتر کاتۆ لە گۆڕانکاریەکان لە عێراق بەڵام ئێستا ئایا گەشتونەتە ئەو قەنەعاتەی کە ئەم شتەوا ڕووینەدا ئەو ئاگربەستە ڕوویاوە ئێستا کەشەکە ڕەخساوێ بۆ ئەوەی کە لەگەڵ بەغدا بەڕاستی دەبێ بکەنە ڕێکەوتن ئێستا ئەتوانین بڵین بارودۆخەکە تا ڕادەیەک زیاتر گونجاوترە بۆ چونکە هەرێمی کوردستان لە ڕابردووە جۆرە لە زمانی هەڕەشە و لوغەی تەسعید و ئەوانەی بەکارهێنا و چاوەڕوانی بارودۆخێک بوو ئێستا کە دەرکەوت وانە و من پێم وایە گەر هەرێمی کوردستان گرێوی لەسەر ئەمە کردبێ هەڵەیەکی گەورەی کردووە و یاری بە قوتی خەڵک کردووە بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە نەگەم حکوومەتی عێراق چەند حکوومەتی تر بێتە سەر حکوم لە عێراق لە ئێران لە تورکیا دڵنیاتانەکەمەوانە کە ئەوان بەرژەوەندی پەیوەندیەکانیان لەگەڵ بەغا ناگۆڕنەوە بە هەرێمی کوردستان بۆیە باشترین ڕێگا چارەسەر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئیرادەیەکی جددی هەبێ ئەم کێشەیە چارەسەر کاوە بە لەسەر بنەمای یاسایی لە چوارچەوەی دەستوری عێراقا کۆتایی بە کێشەکان بێنێ و داوای ماف و شایستایی دارایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان بکرێ بەو شێوازەی کە هەیە زۆ باشە من ئەزام جەنابەت ئیلتیزاماتت هەیە من سپاس دەکەم کەوەنە کاتت بە ئێمە بەخشی لەگەڵم بووی زۆ سپاس بۆ بەشداریکردنی جەنابەت من و کاکەریم کۆتایی بە بەرنامەکەێنین ئەمێنینەوە بەس جەنابەت یان ئەتوانی بڕۆی سپاس بۆ ئامادەبوونت کاک دارەسەکانیان زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس کاکەریم خۆم و خۆ دوو بە دوو ماینەوە بەڵام هەنێ شتەیە تا کۆتایی ئەمەوێت لەگەڵم بی جەنابەت باسی ئەوە بکەین ئێمە زۆر ئەو کاتش جارێک من بیرمێ بۆ بەرنمەکەم هەر جەنابتم کرد بە میوان لەسەر مەوزوعی گرێبەستی غازەکە دا بۆ لە غازەکە لای ئێوێ یەکێکیان دەگوترا ئەمریکا ئەیتر ئەمە بێتە ینی پاڵپشتێکی بەهێز بۆ هەرێمی کوردستان کە ئێمە ئەم گرێبەستەمان لەگەڵ ئەمریکا کرۆ بەڵام ئەوتا ئێمە بەڕاستی دوو مانگە کێشەی موچەمانەیە لەگە بەغدا کێشەمانەیە ئەمریکا هیچی نەوتووە یعنی تەنانەت گرێبەستەکە بوو بە زەرەر بۆ ئێمە وەکو چۆن ئەو کاتش باسمانکەی نەوتەکەش لە 2014ەوە کەواژۆ کرا و نێراوە بۆتە ماڵوێرانی بۆ خەڵک هەست ناکەی ئەمەش بە هەمان دەرچووە کاکە سامان پەیوەندی ئەمریکا و هەرێمی کوردستان هیچ پەیوەندێکی مؤسساتی نییە لەسەر ئاسی مؤسسە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان هەبێ وەکو دەستگایە وەکو پەرلەمان وەکو
وەزارەتێک وەکو ئەنجومەنی وەزیران وەکو هەر شتێک یعنی وەک پەیوەندێکی شخصیە کەسێکە چێتە ئەمریکا بۆ خۆی لەگەڵ سیناتۆرێک یان لەگەڵ بەرپرسێکی ئەمریکا یان لەگەڵ دوو کۆمپانیا بینیمان سەرۆکی حکوومەت لە سەر مێزیەکی زۆر شەق و شڕ ئیمزایەکی کرد و هەرو کاتێژ ئێمە لە بەرنامەکە باسمان کرد ئەگەرەکانەوەیە کە موچێرەمی کوردستانی لێ ڕابگیرێەوە هەروەها هەم دەم و هەم دەستی حکوومەت بەرپرسانی حکوومەتی عراقی بەرامبەر هاوڵاتیان هەرێمی کوردستان نەکاتەوە بۆی ئەنواع گوشار بۆ وڵاتیان بکەن بەداخەوە خۆزگا ئەو کاتەمە ئەوشمەوت وتم یاخوا ئەمە ڕوونەدا بەڵام بەداخەوە ڕوویدا ئەوە وڵاتیان هەرێمی کوردستان باجی ئەو سیاسەتە غەڵەت و سەقەتەیان بەرپرسانەیاندا بۆیە حکوومەت هەرێمی کوردستان وەکو من ئاماژەم پێدا وەکو موئەسەسەیەک لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە نییە تاکو ئێستاکە ئێمە بەروبمەکەی ببینین هەر کەسێک بۆ خۆی قسەیەکەکە کەسێکە ڕەشەکە کەسێک باسیەوە کە گرێبەستی هەیە ئەمانە ناچێت ئەمانە هیچ یەک دینارێک نایێنێکە بدرێتە موچەی هاوڵاتیان هەرێمی کوردستانە بۆیە ئەم دەسەڵاتدارانەی کە لە هەرێمی کوردستانە من بۆ خۆم مێژووی ڕابردویان ئەمەمە پێڵێ کە ئەمانە چاوەڕوانی ئەویان لێ ناکرێ شەڕی بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن هەموو شەڕەکانیان لە پێناو بەرژەوەندیە شەخسی و تایبەتیەکانیانە هی خۆیان وی کۆمپانیاکانیان ئێستا بە دڵنیایەوە ئێستا من ئەو ئەوەی کە حکوومەتی عێراقی ناردوێتی ئەوەی نێرێ بۆ هەرێمی کوردستان فواد حوسێنە کە لە جەماعەتی پارتیە و سەرۆکی تیمی حکوومەتی پارتی سەرۆکی تیمی پارتیە لە حکوومەتی عێراقیە و هەروەها سەرۆکی ئەنجومەنی باڵای ئابووری عێراقا دەیوەرن لەگە هەر خۆیان ناو خۆیان ڕبزان ڕێگەکەون باشە کاکە پارتی وێکێتی بزان خۆیان لەسەر ئیدارەدانێکی دروست ڕێک ئەکەون خزمەتی هاوڵاتیان بکەن لەسەر ئەنواع تاڵانکردنی گومرک و داهاتی ناوخۆ و نەوت ڕێکن و هیچ کێشەیەکیان نییە لەسەر وەرگرتنی سەرانە لە بازگەکانە لە تایگەر و لە بیبسی و لە عیب باشتی تر نەڵێن لەوانە سەرانە وەرەگرن هیچ کێشەیەکیانیە ڕێکن بەڵام لەسەر خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دروستکردنی حکوومەتێک بۆ بەرژەوەندی هاوڵاتیان زۆر ناڕێک و زۆر دوورن ئەوەتانە ئێستا وەفدەشکە ئاماژەم پێدا دێ بۆ هەرێمی کوردستان کوردە و فواد حوسێنە دەیوەرە ڕێکەوە لەگەڵ ئەگەر بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانتانەوێ بەڵام لێرەشە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش کەم تەرخەمن لەم بابەتە بەڕاستی بۆچی ئێستا کاتێکی زۆر گونجاوە بۆ گوشارکردن لەسەر بەرپرسان ئێستا پێویستە هەموو جۆرە گوشارێک کاکەریم خۆ ڕەنگە تۆ پێنجشەمە دوور نییە لە یادتەویستە دەربێنرێ بەنیازی خۆپشاندان بوو مامۆسان و فەرمانبەران یاسایش دوابدنچیانی دەستگیر کرد بە ڕاگەاندکارەکانیشەوە خەڵک چی بکە بەڵێ کاکە سامان ئەمە گروپێکی کەم دەست بۆ هەر بابەتێک بووە بە دڵنیایەوە ئەمانە هێزیان هەیە هێزی پاراستنی خۆیانیان هەیە کە هێزی شخصی و ئەو تایبەتین بەڵێ بە ئەمەشێ بەڵام هەموو هاوڵاتیان لە هەموو شار و شارۆچکەکان و لە هەر سێ و چوار پارێزگا هەرێمی کوردستان بە گشتیک بە کۆدەنگی بێنەخەت کاکە بچووکترین گوشارەوەی هەر لە قاپی ماڵەکەی خۆت وەرە دەرەوە ناو کۆڵانەکە کاکە بچووکترین گوشار ئەوەی وەکو ئێران دوکانەکان دابخە بچووکترین گوشار ئەوەیە کە کارەبای ماڵەکەت یعنی کۆمەڵێک گوشار هەیە خۆتوانێت دەستی بۆ برێ پەیامێک بدرێ و هەروەها لەگەڵەوەیشا دروستکردنی بەرەی ناڕزایی زۆر فراوان لەسەر ئاسی حزبەکان لەسەر ئاسی کەسە ڕۆشن بیر و شۆڕژگێڕەکان کە لە ماڵەوە دانیشتون یعنی ناکرێ ئەمە هەمومان چاوەڕێکن مناڵ و نەوە و کەس و کارمان یعنی لە برسیا وەکو غەزەی پێبێ کە جەنگ لەسەرەتی ئێستا وڵاتیانی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپان و باجی بێدەنگی خۆیان و ئەو کەسانەش دەدەن ئەو حزبانەش دەدەن کە بە ناوی بەرەی معارەزە و ئۆپۆسیۆن و دەرەوە یەکێتی و پارتین و هەروەها ئەرکی لایەنگرانی یەکێتی و پارتیشە کاکە ئەمە قبوڵ نەکەن یعنی بۆ ئێستا کادر و لایەنگرانی یەکێتی و پارتی بۆمە لە بەرپرسەکانی خۆشیان قبوڵەکەن خۆ ماڵ و مناڵی ئەوانیش گیان نیە لە ماڵ و مناڵی خەڵکی ترکە خۆشیان موچەخۆرن کاتێکان نەوتمانەیە داهاتی ناوخۆمانەیە بە وتەی خۆیان بەڵێ بە وتەی خۆیان مانیەک نەوت 900 ملیۆن دۆلارە کە ئەکا ملیارێک و نزیک 400 تریلیۆنێک و 400 ملیار دینار کە بەشی موچەونیوەکە کا بەس لە نەوتە ێ باشە کاکەم نەوتە ئێمە بۆ باشە کەواتەیە کاکەریم با منە پرسیالە جەناب بکەم ینی خەڵک چوارشەمەی ڕابردوو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە هەمووی مەشغوڵ کرایە ئومێدێک درا بە خەڵک کە ئەلەساس لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەدا لەسەر چارەنووسی موچە یعنی خەڵک هیچ نەبێوە کەوت بۆ مێشکیەوە کە موچەی مانگی 5 لەسەر داهاتی ناوخۆ بدرێ بەڕاستی نەدرا ئایا ئێمە بەڕاستیەکەی ئەوەندە پارەمان لە بەردەست نییە کە بتوانانی موچەیەکی هیچ نەبێ
پێ بدەین تا ئاگەین بە ڕێکەوتن. کاکە سامان هەموو شتێکیان داوە بە کۆمپانیا، هەموو شتێکیان داوە بە کۆمپانیا، وەرن داهاتی گومرگەکان، داهاتی ناوخۆ، داهاتی نەوت بە شەفافانە بە بانگەوازێکی ئاشکرا بە منافەسە بدەن بە کۆمپانیا. ئەگەر لە مانگێکە نەتوانرا دوو موچەیش بدرێ من ئەم قسە بەو پەڕی مەسوولیاتەوەکەم. داهاتی هەرێمی کوردستان زۆر زۆر زۆرە، یعنی بەڕاستی ئیدارەدانی داهات وای کردووە کە ئەم نابەرپرسانە لە هەرێمی کوردستانە هەر ڕۆژێک بە شێوازێک گاڵتە بە شعوری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. بەڕاستی زۆر عیبەیە وەزیر بیت و دابنشی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە باس لەوە بکە هەرێمی کوردستان 160 میلیارد دینار داهاتێتی. وەڵاهی زۆر عیبەیە. تەنها داهاتی کارەبا لە هەرێمی کوردستانە سەروی 100 میلیارد دینارە. من بەو پەڕی مەسوولیەتەوەم قسەکەم. داهاتی دەواازەکان سەروی 200 میلیارد دینارە. بەو پەڕی مەسوولیەتەوەم قسەکەم ئەگەر بە شەفافانە ئیدارە بدرێ بەدەر لە داهاتی هات و چۆ و داهاتی زەری بە و بابەتەکانی تر. کاکە سامان ئێمە داهاتمان زۆر زۆرە. ئیدارەدانی داهات بەم شێوازەی کە هەیە لە هەرێمی کوردستانە، یعنی ئەگەر بەحریش بێ دەریای سپیناوە ڕاستیش بێ ئەم داهاتەی کە لە هەرێمی کوردستانە بەدەست ئەم چەتە و مافیانەوە بەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکە. یعنی حکوومەتێک نەتوانێت موچەت دابینکە، نەتوانێت پارەی نەسریە و دایرەکان ڕابگرێ و هەروەها هیچ پرۆژەیەکی نەبێت کە خزمەتی هاوڵاتیان بکە. ئەمە مانی نەماوە. حکوومەتێک لە مانگی دەوە هەڵبژاردننی کردە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە مانگی 12 98 کەس 99 کەسی کردو بە موچەخۆر لەسەر گیرفانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ناوی ئەندامی پەرلەمانە تا ئێستا نەیانتوانەوە یەک کۆبوونەوە ئەنجام بدەن. حکوومەت و بەرپرسەکەی نەیەڵێ کۆبوونەوە بکەن. ئەمە کەی حکوومەتداریە لە هەرێمی کوردستان؟ ئەمە کەی موئەسسەیە؟ ئەمە کەی کاری یاسایی و ئاساییە؟ ئەمە پێویستە لا بدرێ. هاوڵاتیانی هەرێمی کوردستان من ئەمە بەو پەڕی بەرپرسیارەتیە وەڵێم هەتاکو ئەم شێوازە حکومداریە و هەتاکو ئەم نابەرپرسانەی هەرێمی کوردستان دەسەڵاتیان لابێ بە دڵنیاییەوە هیچ جۆرە ڕێکەوتنێک و هیچ جۆرە بە ناوی چاکسازیەک ناگا بەوەی کە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بدرێ و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بکرێ. پێویستە بە کوردەواری خۆمانەڵێ بە خۆشی بێ و بە ناخۆشی بێ ئەم دەسەڵاتە لەسەر کار لا بدرێ بە کورتی و بە پوختی. هەتاکو ئەمانە لە دەسەڵاتا بن هیچ ئاسۆیەکی ڕوون نییە. کاکەوە تا تازەترین شەڕی ئەوەیە کە کۆمپانیا لە کاتی فرۆشتنی نەوتە داهاتەکەی وەربگرێ یاخود لە کاتی دەرهێنانی نەوتا داهاتەکەی وەربگرێ. شەڕی ئەوەیە پارەکەی بە نەختینەیە بکرێتە دەست کۆمپانیا. شەڕی ئەوەیە کە 16 دلار بۆ کۆمپانیا فراهەم بکە. شەڕی ئەوەی نییە شەڕی ئەوەیەتی ملیارێک دۆلار بۆ وەناوی قەرزۆ بۆ کۆمپانیا بگەڕێنێتەوە. شەڕی ئەوەی نییە موچە خۆرانی هەرێمی کوردستان کە بە ناوی پاشەکەوتۆ دزیوێتی بگەڕێنێتەوە. شەڕی ئەوەی نییە کە نەوت و جۆرەکانی سوتەمەنی بە نرخی پاڵپشتیکراوی حکوومەتی عێراقی بگا بە هاوڵاتیان. شەڕی ئەوەی نییە بودجەی پەرەپێدان و بودجەی تر لە حکوومەتی عێراقیەوە ڕابکێشێ بۆ هەرێمی کوردستان. شەڕی ئەوەی نییە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چارەسەرکە. شەڕی ئەوەی نییە پشکی جوتیاران و بەروبوومی کشت و کاڵی گەنم لە عێراقا هاوشێوەی جوتیارانی عێراق وەربگیرێ. شەڕی ئەوەی نییە کە ئەو خواردنەی بە ناوی پشکی خۆراکۆ بۆ هەرێمی کوردستان ئەنێردرێ کوالێتەکەی باش بێت و شێوازەکەی باش بێت و نەوعێتەکەی باش بێت دێ شەڕی کۆمپانیاکە. ئەمە تازەترین شەڕیانە کە ئەلەم یەک دوو ڕۆژایە. بۆیە من ئەڵێم ئەم دوو یەک دوو ڕۆژە ئەم چەند ڕۆژەم هەفتەیە لە بەردەم تەواوی حزبەکانی هەرێمی کوردستان لە دەرەوە یەکێتی و پارتی بەدەر لە سێبەرەکان لە بەردەم تەواوی ئەو کەسانەی کە خۆیان بە خەمخۆری وڵاتە زانن لە بەردەم تەواوی ڕاگەیاندنەک ئەو ڕاگەیاندانەی کە دەنگی خەڵک و ناڕەزایەتی خەڵکە گەێنن لە بەردەم تەواوی ئەو کەسانەی ناڕازین لەم دەسەڵاتە کە 190 هاوڵاتیان ناڕازین. چەند ڕۆژێکە پێویستە گوشاری زۆر گەورە دروست بکرێت لەسەر ئەمانە ملکەچ بکرێن ڕێکەون لەگەڵ حکوومەتی عێراقیە و دەستور و یاساکار پێکراوەکانی عێراق بکرێتە چەترێک بۆ هەر کەسێک نەتوانێت لەم بابەتە لا بدا. بە دڵنیایەوە ئەم دەرفەتانەش لە دەست بڕوا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ چەند مانگ و بۆ چەند ساڵی تریش ئەبێ چاوەڕێ بن کە بەرپرسێکی عێراقی بەخێر و بە لەسەر تەکلیفی ئەم و خاتر ڕێژە سپێگەی ئەو موچە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بنێرێ. بەداخەوە هاوڵاتی هەرێمی کوردستان وای لێ کراوە ئافرەتێکی عەرەب لە بەغدا بڵێ موچەت بۆ نێرم یاخود بۆی نانێرم
بڵێ بیکە جەژن یاخود بڵێ مەیکە جەژن کورد بپارڕێتەوە لە بەغا بڵێ خاتری ڕیشە سپیەکەم و چە پارەم بدەرێ ئەمە ئەمانە وایان باسی کەرامەت و عیزەت و ئەوەی شەکەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ساڵی 60ەکانەوە کە شۆڕشی ئەیلول و دواتر شۆڕشەکانی دیکە هەتا ساڵی 1991 خوێنیاندا ئەنفالیاندا کیمابارانیاندا بۆی ئەمانە هاتە حکم بۆ ئەوەی بە عیزەت و بە کەرامەتەوە بژێن بەڵام ئەمانە دەستیان کرد بەوەی کە خۆیان بێعزت بوون بێ کەرامەت بوون تەلیان دزی ئامودیان دزی نەوتیان دزی شۆفڵیان دزی ئێستەش ئەوەتانێ نەوتی هەرێمی کوردستان تاڵانەکەن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان برسیەکەن پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیتر ئەمە قبول نەکەن لەم بەناو بەرپرس و نابەرپرسانی هەرێمی کوردستان. دەست خۆش بێ زۆ سپاس کاک کەریمالی سەرۆکی پێشووی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پازگای سلێمانی زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵم بوو دەست خۆش بێ. سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ تەواوی بینەرە زۆ سپاس بۆش کە تا گۆسا بینەری بەناو بەخواتان.